ئەمڕۆ وانەیەکی پەروەردەی لەگەڵ منداڵە ئازیزەکان دەخوێنین بە خۆشحاڵی و هەمووشیان ئامادەن و زۆریش ئامادەن دەزانن ئەمڕۆ فێری شتێکی زۆر باش دەین با سەرەتا ئەحواڵپرسینێک بکەین. چۆنی؟ باش. ناوت چییە؟ کایلا. زۆر باشە کایلا خان. ئەی تۆ چۆنی؟ باش. ناوت چییە؟ لیا. هەر بژی. چۆنی؟ باش. ئامادەی؟ یعنی حازری ئامادەی؟ بەڵێ بەڵێ. بەڵێ. ناوت چی بوو؟ شانە. خۆشحاڵین هەر بژی. ئەڵماس خان چۆنی؟ باسە. ئەو من هەندێک جار ناوتان لەبیر دەکەم باشە چکۆ ماشەڵڵا هەمووتان ئەوەندە جوانن ئەوەندە جوان لەبیری دەکەم ناوتان چییە. ئەڵماس جان ئامادەی؟ بەڵێ. هەر بژی. چۆنی ئیلین خان؟ باشم. ئامادەی؟ بەڵێ. هەر بژی. ئەی تۆ چۆنی؟ باشم. هەر بژی. زۆر باشە. ئامادەی وانە؟ زۆر باشە. ئەی تۆ چۆنی؟ چۆنی؟ باشی. زۆر باشە. ناوت چی بوو؟ زەینەب. Okay. Are you okay? What's your name? سەلامە. Salamatu. Okay. What's your name? My name is Nana. Are you okay? Yes. Okay, Nana Aisha. چۆنی؟ باش. ئامادەی؟ پێتان وایە پرۆگرامێکی زۆر باش دەبێ؟ زۆر باشە بەڵێ. ئەی تۆ چۆنی؟ باشم. زۆر باشە. ناوت چی بوو؟ جولیا. زۆر باشە. جولیا خان. ئەی تۆ؟ لیڤا. ئیلیڤا خان. بەرنامەیەکی باش دەبێ؟ بەڵێ. زۆر باشە. با ئێمە ئەمڕۆ فێری شتێکی زۆر باش بین بەیەکەوە بەڵام سەرەتا با چەپڵەیەک لێ دەین. وەک دەبینن ئەوە چییە لێرەیە؟ چی لێرەیە؟ چ شتێکە؟ چییە؟ ئەو شتانە کاتی چییە ئێستا؟ کاتی ناخواردن. سفرەیەک دانراوە سەمون و مڵاک و کلێنس و پەرداخ و قاپی لێ بۆچی؟ بۆ ئەوەی چی بکەین؟ نان بخۆین. باشە. نانی بەیانی بەیان نانی نێوڕۆ بەیان نانی ئێوارە کۆمەڵێک شت هەیەکەوە باسی دەکەین. با منیش لەگەڵ ئێوە دانیش. پێش هەموو شتێک لە کاتی ناخواردن دەبێت هەندێک شت بزانین نابێت سەر ئەو نان ئامادەی با نان بخۆین نا. پێش هەموو شتێک کاتێک لە قوتابخانەی دەستمان بە دیوار و شت دەکەوێت چی لە ناو دەستمان دروست دەبێت میکرۆب و ڤایرۆس و شت. میکرۆب و ڤایرۆسیش باشە یان خراپە؟ خراپە. باشە. ئەوە من لە قوتابخانەم دەستم بە دیوار و کورسی و قوتابیەکان و برادرەکانم داهێناوە و کاتی ناخواردنە دەڕۆم نان بخۆم. ئەو شتێکی باشەیان هەڵەیە؟ خراپە. ئەی دەبێت چی بکەین؟ دەستمان بشۆین؟ یاڵە بەیەکەوە یەک دوو سێ. یاڵە بزانم چێ لە هەمووان جواتر دەستی دەشوە. من لە هەمووتان جواتر دەستم دەشۆم. زۆر باشە. ددانەکانیشمان دەشۆین.